زۆر سپاس کە کاک سێبراهیمی خۆشەویست ماندوو نەبێ. زۆر سپاس کاک فەرهاد. هاوڕێیان من چەند تۆزیهی کورت دەدەم دوای ئەدامە ئەدەین بە بەحسەکانمان. ئێمە هاوڕێکانیمان هەیە بۆ بە دەستەبەندیکردنی پرسیارەکان لە چەتراوم تکایە ئەکس چون زۆر کەس نۆبەت دەگرن تا ئەو جێ پێتانەکردگێ داواکەم کە پرسیارەکان بنووسین لە چەترام بینووسن کە هاوڕێکانی دەستەبەندی بکەتەوە بیخۆنێ. هاوڕێ سدیق لە ئێران و لە داخلەوە چەندین سوال هاتکە کە لەسەر فرسەتی کە پرسیارەکان لێرە مەترەکە. هاوڕێ ڕەحمانمان هەیە لە فەیسبوک، ئەویش هەروەها پرسیارەکان دەستەبەندیەکەتەوە ئەیخۆنێ. لەبەر ئەوە ئێمە تەرجیحەن فعلەن ئەو پرسیارانە مەترەکەین. لەو دووە نۆبەت ئەدەین بە ئەو ڕەفیقانە کە نۆبەیان گرگە بێنە سەر. فقط من با تەوەجۆ بووکە سەقفی جەلسەکەمان ئێمە هەمیشە تا ساعتی دەبووگە بەداخەوە ئەم شەو نیم ساعت کەوتینە دواوە. ئەگەر کاسە ئیبراهیم موقعیەتی ئەجازە بدە تا دەوەنیم جەلسەکە ئەدامە بدەین. بەڵام هەر لە ئیسۆ ئێمە قەول ئەدەین، یعنی لە واقع لە کاسە ئیبراهیم قەول وەرەگرین کە ئەگەر هات و پرسیارەکان زۆر بوون و پێڕانەگەیشتین ئەمشۆ لە کاتی دیکە و لە فرسەتێکی دیکە لە خزمەتیدا بن. کاک ڕەحمانگیان تۆ فەرمووس بە پرسیارەکانت مەترە بکە لەو دووە کاک سدیق فەرموون. زۆر سپاس کاک فەڕۆخ سلااو و ڕێز بۆ هەمووی ئازیزانە کە لە ژوورەکان مانوو نەبن و سپاسەوە بۆ کاک سێبراهیم کە قسە و باسەکەی پێشکەش کرد. من ڕاستەکەی کۆمەڵێک پرسیار وشتە مەترەحە و جێی خۆیەتی کە باس بکرێت. دیارە کاک سێبراهیم بە گشتی باسی ئەو زاحواڵی ئێران و تحلیلی خۆیان باس کرد، بەڵام ئەو بەشەی کە مەربوطە بە کوردستان پێم وایە بۆ زۆر کەس پرسیارە. ئەو ئاڵوگۆڕەکە لە کوردستان لە دوای شۆڕشی ژینا هاتەتە پێشۆ لەو 6 مانگی ڕابردووە. کاک سێبراهیم لە ناو قسەکانیە بەحسی کردی شارەی پێکرد. بەڵام یەک مەسەلە جددیە، ئەو مەسەلەیە کە خودی شۆڕشەکە کە دەستی پێکرد خەڵک یەکدەنگی و هاوپشتیەک و یەکگردوویە لە ناو کۆمەڵگا و شەقامە هاتە پێش. خودی ئەو دوو حرەکەتە کە لە سەقز هەم لە چلەی ژیناوە هەم لە ناشتنیە و پاشان لە مەهابات و لە شارەکانی تر دەستی پێکرد، خەڵکێکی زۆر بەشداریان کرد و لە هەموو بەشەکانی ناو کۆمەڵگا. بەڵام لە ناو ئەحزابی سیاسیەمە ئەمە هەمیشە پرسیارە بۆچی تا ئێستا ئەم هەلە لە ئەحزابی سیاسی بەرخودێکی جدیان پێ نەکردووە بۆ لەسەر ئەو بەشەکە لازم و پێویستە تەسمیمێکی جدی نەگیراوە. ئەمە یەکەم. دووەم، لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووە لایەن کۆمەڵێک لەو کەسانە وەکو تاک وەکو فعالی سیاسی وەکو دڵسۆزی جوڵانەوەی خەڵکی کوردستان کۆمەڵێک نامەیان نووسیوە ئیمزایان کۆکردێتەوە مەجموعەیە داخوازی و خواستیان مەترەح کردووە ڕووە بە ئەحزابی سیاسی. ئێوە وەکو کۆمەڵا ئەم نامانەتان پێگەشتووە، جوابتان چییە بۆمانە؟ ئەوە پێتان وایە چنێ زەرورەتی هەیە کە جواب بمانە بدرێتەوە و لە هەمووش لە پرسیارەتەشە لەم هینا لەم چوارچیەوە نەقشی ئەو تاکانە کە لە دەرەوەی حیزبەکانن، نەک لە ناوخۆی ئێران کوردستان و ئێران، بەڵکو ئەوانە کە لە دەرەوەی وڵاتن و ئەتوانن نەقشیان بێت بە شێوەهای جۆراوجۆر. ئێوە چۆن بە بەرخوردەکەن، چۆن باسیەکەن و نەزەریەوە چیە؟ زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک ڕەحمانی خۆشەویست. هاوڕێیان من دانەدانە نەوبە ئەدەم بە ئەزیزان کە پرسیارەکان مەترە بکەن. هاوڕێ هەتاوە فەرموو ئێوە گەرەکتانە نوکتەیەک تەزەکر بدەن فەرموون. سڵاوتان لێبێ هاوڕێیان، بەخراتنی هاوڕستیت برامی علیزادە کەم هەروە هاوڕێیانی میوان و بەشدار لەو ڕۆما دەستخۆشیش لە بەڕێوەبەرانی ڕۆمەکەکەم. هاوڕێیان بەڕاستی من ستی ترکەم داوا کرد لە بەرەوەی کە بڵم ببورن من هاتمە ناو پرسیارەکان، بەڵام کامنتێکی زۆر ناشیا و دەنووسری. هاوڕێیانی خۆشەویست، ئێمە خاوەن کللتوری سیاسین، کەسانێکین کە بەوانەی سیاسی گۆشکراوین، دەتوانین بە شێوازێکی زۆر جوان و با پرەنسیب ئەگەر پرسیارێکمان هەیە لە چوارچێوەی باسەکەدا باسی بکەین. پێویست بە بێڕێزی ناکا. دوای ئەوە زۆر کەس لەسەر کەسانێکی تر خەریکن کامنت دەنووسن خۆی بەپێی پرەنسیبی سیاسی. کاتێک تاکێک لە ڕۆمێک وجودی نێوە ناتوانێت وەڵامدەری تۆ بێتەوە، بێگومان تو خەریکی بێڕێزی بە ڕۆمەکەش و بە ئەویشەکەی وەختی خۆی لێرە نەجواب بداتەوە پێویست ناکات کۆمنت لێرە بۆ
کاکسی برایمیان کەسێکی تر بنووسن تکە با هەم باسەکە بە لاڕێدانەچێ هەمەم کاکسی برام هەموو هاوڕێیانە کاتیان داناوە کە لەو ڕۆمە باسەکە بەرە و ئاقارێکی باش برن با بەلاڕێدانەڕەوە کاتمان بە فێڕۆ نەچێ و پۆتانسیێڵێکی زیادی دانەنێن بۆ ئەوەی کە خۆشمان لەسەر کامنتەکان بێکە بێڕێزی نەکرێت چونکە بێگومان کەسانێکی لە ناوخۆ لە ناو ڕۆمەکەدان با تۆزێک لەو خەڵکی ناو خۆی خۆمان فێربین کە چەندە بە پرەنسی بۆ پرسی سیاسی وهروەها بێڕێزی نەکەین نە بە ڕۆمەکە نە بە هاوڕێیان بێگومان هەر کەس بێڕێزیەکە بەخۆیەکە بەڵام بۆ ئێمە پێی خەوشدار و بریندارە بینێەوە بۆ شێوازە هەڵسوکەوت دەکەن زۆر داوای لێبوردنەکەم بەڵام پێویست بوو ئەو قسەم بکەم فەرمون هاوڕێیان ببورن کاتم گرتن بەڵێ زۆر سپاس کاک سدیق کۆمەڵی پرسیار لە داخلەوە هاتکە هەبلایە و کاک سدیقیش مەترەیە کە پرسیارەکان جا و جارە مایک ئازا دەکەین بۆ کاک ئیبراهیم علیزادە کە وەڵامی پرسیارەکان بدە فەرموو کاک سدیق زۆر سپاس کافەرۆق عەزیز هاوڕێ ئیبراهیم دەم و خۆش پێ سڵام هەیە لە خزمەت تا ماندوو نەبی هاوڕێ ئیبراهیم سێ پرسیار لە ناوەوەی ئێرانەوە هاتووە من هەر بۆ جۆرە کە پرسیارەکان نووسراوە لێرەدا بۆتی دەخوێنمەوە پرسیارێکی تریش هاتووە بە دەنگ هاتووە هێشتا گوێم لێ نەگرتووە لە هەر خەریکە دایدەنێ بۆم لە کاتێ پێویستە داواکەم لە هەوڕێ فەرۆخیش نۆبێکدا و ئەو هەڵی گێڕنمەوە بە لەبان کاغەزەوە بینوسم ناکرێت بە دەنگەکەی بڵاوکەم و دواتر دەنگەکەشی بۆ خۆتە نێرم بەس پرسیاری یەکەمەوەیە نووسویەتی لە پەیامی نەورۆزی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ئێوە مەبەستی خۆت هاوڕێ ئیبراهیم ئێوە ئاماژەتان بە شۆڕشی ژینا کرد و باسی ئەوەتان کرد کە هاوسەنگی هێز بە قازانجی خەڵکی ڕاپەڕی و گۆڕدراوە ئەم گۆڕانکاریە لە چە بەشێکی خەبات یان ژیانی خەڵک بەگشتی ڕەنگی داوەتەوە یان هاتووەتە ئاراوە پرسیاری دووهەم هەر لەو پەیامە نەورۆزیەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ئاماژەتان بە شتێکی تایبەت و زۆر گرنگ کردووە بۆ نمونە قسەتان لەسەر ئەوە کرد قسەتان لەسەر دەسەڵاتی جەماوەری کردووە ئایا مەبەستان لە دەسەڵاتی جەماوەری هەر ئەو دەسەڵاتە شۆراییەیە کە کۆمەڵا لە توول تاریخە پێ لەسەری داگرتووە ئەگەر وایە لە چ ڕێگایەکەوە ئەم سیستم و مناسباتە یانی لە خوارەوەی کۆمەڵگا بۆ سەرەوەی کۆمەڵگا دادەمەزرێت جیاوازی ئاوا سیاسەت و نەهادینەکردنی کۆمەلگایەکی ئاوا لەگەڵ ئەوانەی کە ئەیان هەوێت لە سەرەوە کۆمەلگا بەدەستەوە بگرن چییە؟ پرسیاری سێهەم نووسویەتی زۆرینەی ئەو کەسانەی کە تا ئێستا بەشداری شۆڕشی ژیان ئازادی لە ناو کاک سدیق تەلەفۆنت بۆ هات ببوورەوەرە و هاوڕێیە کە پەیامەکەی تواو داناوە بۆیە هات بوو من زەنگێکی بۆ مندا منەوە پرسیاری سێهەمە ئەخوێنمەوە چون دەنگەکە بڕا سەنگی بۆمدا پرسیاری سێهەم دەخوێنمەوە دەڵێ زۆرینەی ئەو کەسانەی کە بەشداری شۆڕشی ژیان ئازادی لە ناو پەرانتزا شۆڕشی ژینابووگن هەژار و فەقیر و سەر بە چینی کرێکارن ئەی بۆ هێشتا چینی کرێکار بە شێوازی ڕێکخراو و سەراسەری نەهاتووەتە ناو شۆڕشەکەوە هۆی ئەمە چییە و چی بکرێ کە چینی کرێکار بە مانگرتنی سەراسەری و بەردەوامی خۆی پێ بنێتە ناو مەیانەکە و بۆ هەمیشە کاری ئەم ڕژیمە یەکلایی بکاتەوە ئەمە ئاخری پەیامەکە و ئاخری پرسیارەکە بوو هاوڕێ فەرۆخ لە دواتریش ئەو پەیامەم کە گوێ لێگرت دەخوێنمەوە بە دەنگی شەینێرم بۆ خودی هاوڕێ ئیبراهیم فەرموون بەڵێ زۆر سپاس حتمەن وا بکە
کاک ئیبراهیم علیزادە تکایە فەرموو مایک لە اختیاریەوەیە. زۆر سپاس بۆ ئەو هاوڕێیانەی کە قسەیان کرد، هاوڕێ ڕەحمان، هاوڕێ هەتاو، هاوڕێ سدیق و ئەو بەرەزانش کە لە ڕێی هاوڕێ سدیقەوە پرسیاریان کردبوو. من هەروە بە تەرتیب وەڵام دەدەمەوە، بە تەرتیب پرسیارەکان کە هاتوون. ئەوەی کە ئەحزابی سیاسی یەکدەنگ نەبوون، ئەحزابی سیاسی کوردستان یەکدەنگ نەبوون لە بەرخورد بە شۆڕشی ژینادا، ئەوە بەڕاستی ئەوە دەتوان بڵێم نیسبیە، یعنی ناتوانین بڵێ مطلق وایە. بە شێوەیەکی بەرچاو دەتوانم بڵێم لە چاو ڕابردوو، یعنی ئەوە خودی شۆڕشەکە و شرایطی خۆڵخاند لە چاو ڕابردوو پێشرەفتێک بوو. من خۆم لە ینی کە مقایسەی دەکەم دەگەڵ ئەو هەموو هەوڵ و تەقەلایە کە پێشتر دەماندا بۆ ئەوەی کە بۆ کارێکی چکۆڵە بەڕێکەوتن بگەین و معمولەن دەگەڵ کۆڵێک مشکل بەڕەوڕوو دەبوو، ئەم جارە مشکلەکان بە ئاسانی بەرتەرەف دەبوو. مەسەلەن ئەوەی کە ڕێدەکەوتین لەسەر ڕۆژێکی دیاریکراو بۆ ڕاگەیاندی مانگرتنی گشتی. ڕێکەوتنەکە تەنانەت دانیشتنیشی نەدەویست بە چەند تەماسێکی تەلێفۆنی بەرتەرەف دەبوو. ئەو حیزبانەی کە بەیەکەوە ڕابطیان نەبوو لە ڕێگای ئێمەوەیە لە ڕێگای دیکەوە ئەو ارتباتیان بۆ بەرقەرار دەبوو، زۆر زوو فرسەتەکان هەوڵ دەدرا لە دەست نەچێ. ئەوە شتێکی باش بوو، ڕاستی پێشرەفتێک بوو، چەند جاریش ئەوە تێکرار بووە. هەرچەند بە ڕخنەیەکم هەیە لەوەی ڕۆژی ئەو یەکەم مانگرتنیان ئێمە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە مانگرتنی گشتی بێ و جوابی ئەوانە نەدەینەوە کە دەڵێن ئێوە خەڵی دەنێنەوە ماڵە و خەیابان، خەڵک ئێستا لە خەیابانە مانگرتنی. ئێمە مانگرتنی گشتیمان پێ حرەکەتێکی گەورە بوو، پێمان وا بۆ ڕێفراندۆمێکە و بە تایبەت لە عەمەلیش داوا دەرهات بەڕاستی کە خەڵکی ئەو بەشانەی کوردستانیش کە تەنانەت بشێوەی لە ڕابردوودا لە مانگرتنەکاندا بەشدار نەبوون و سەفەر بەشدار بوون و زۆر گەورە بوو شتەکە و وەڵامێکی زۆر گەورە بوو بۆ هەم پەیغامێکی گەورە بوو بۆ دوژمن بۆ دنیا و وەڵامێکی گەورە بوو بە نیازێک کە جامعەی ئێران لە کوردستانی انتزار دەڕۆیشت بوو. بەڵام هەر ڕۆژی ئێوارەکەی تووشی ناهەماهەنگی بووین. ناوەندی هاوکاری بەیانیشی دەرکرد و داوای کرد کە خەڵک بێنە خەیابان. ئەوارەی ئەو ڕۆژەی کە ئێمە مانگرتنی گشتیماندا بوو. خۆ بەوە ناهەماهەنگی بوو ڕاستی. ئەگەر تەفاهم بایە ئەو مەسەلەن تەوافقە تاسەر ڕعایەت دەکراوە تەأسیری ئەو جەوەی کە لە دەرەوەی ئێمە ئەحساساتی خۆڵقاوی تحت تەأسیریەوە قەرار نەدەگرێت. بۆی دەرەر هات مەسەلەن لەوە بگرێ یا ئەوەی کە زۆر زوو هەمومان ساغ بووینەوە، هەموو لایەک ساغ بووینەوە لەگەڵەوەشدا کە لە ناوەوە زۆر خەڵک بوو کە وەسوەسە بوو بۆەوەی کە هێزی چەکدار بەکاربێنین یا چەک بنێرینەوە، چەک بڵاوکەینەوە و ماهیەتی حرەکەتی جەماوەریکە بگۆڕێ بە بەڕووبوونەوەیکی چەکدارانە. خۆ تەسلیمی وەسوەسانە نەبووین. ئەوانە خۆتان دەزانن هەمووی مێژوو سازن، یعنی ئەو تەسلیماتە ئاسان نەبوو، یعنی بە پێچەوانەی ئەوە کارەسات بوو، شکست بوو، ئەوەی کە کرا نەتیجەکەی بالاخرە دەرەجەیەک لە پێشکەوتن بوو. من ئەوە دەرێک دەکەم کە بڵێن کە کافی نییە، بڵێ هەنگاوی بعدیتان چییە بڵێن، بەڵام ئەوانش دەرێک دەکەم، بەڵام ئەوەی کە دەبێت بڵام کە ئەوەی کە کرا ئەوە لە حەدی خۆیدا مهم بوو. بە بڕای من تەسمیمی جدی ئێستا ئەوەیە کە نەهێڵین تەفرقە بکەوێتە ناو بزوتنەوەی کوردستان لە سەتحی حیزبە سیاسیەکانیدا و چونکە کۆمەلگای کوردستانی کۆمەلگایەکی حیزبیە لە ناو خەڵکیدا ڕەنگ دەداتەوە بمانەوە نەمانەوە تەفرقەیە و بەداخەوە ئەوە ئێستا دەبینین مەسەلەن بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کوردی چوون بەرەو ئێتلاف دەگەڵ ئێتلافی جۆرجتاون و ئێتلاف دەگەڵ ئەوانەی لە دەوری کوڕی شاکۆ بوونەوە یا جەهەر ناوێکیان لەسەر بێ، ئەوە تەفرقەی خستۆتە ناو دۆمیشی کوردستانەوە، تەفرقەی خستۆ ناو حیزبە سیاسیەکانەوە و بە تەبەعی ئەوە تەفرقە دەکەوێتە ناو خەڵکەوە. من دەڵێم جوابی ئەو نیازەمان نەداوەتەوە لەم بابەتەوە ئەوەی کە ئێمە پێمان کرابێ کردومانە. بەڵام تەسمیمی جدی چێت؟ یەکەم تەسمیمی جدی ئەوەی جارە نەهێڵین ئەو تەفرقە بەربستێنێ. تەسمیمی دیکە ئەوەی نەهێڵین جمهوری ئیسلامی تەفرقە بخاتە نێومان.
جمهوری ئیسلامی هەوڵ دەدا بەوەی کە مەسەلەن دەڵێ ئەوانە جیاوازی خوازن و دانەوێ ئێران جیاکەنەوە و کوردستان جیاکەنەوە لە ئێران و هەموو ئەوانە جۆرە لەگەڵ خەڵکی ئێران نامۆمان کە بۆیە ئێمە خطابمان بە خەڵکی ئێران خطابمان بە جەماوەری خەڵکی ئێران قەت نابێ ئەوە بێت کە حسابی خۆمان لە خەڵکی لە جەماوەری خەڵکی ڕاپەری و لە ئێران لە خوزستان لە بەلوچستان لە تاران لە شمال لەوانە جیا دەکەینەوە ئێمە هاوپشتی و هاوبەستگی خۆمان لەگەڵەوان دەپارێزین بەڵام بۆ پاراستنی و هاوپشتی و هاوبەستگیە ڕێگایەک پێویستە کە ئەویش ڕێگای عیبارەتە لەوە کە مەسەن مافی میلەتان بە ڕسمیت بناسرێ وجودیان ئینکار نەکرێ حقوقیان پێشێل نەکرێ ڕابردویان ئەوەی کە لە ڕابردوودا کراوە ئەوانە ئەو جبران بکەوە 1001 دیکە نقطەیەکی دیکە کە لە پرسیارەکانی کارەحماندا بوو ئەوەی ئەو داخوازیانەی کە کرا بەڕاستی ئێمە چەند کۆبوونەوەمان کرد کۆبوونەوەیەک دەگەڵ سلاح ئێمە و ناوەندی هاوکاری بووین کۆبوونەوەیەک دەگەڵ نمایەندەی ئەو کەسانەی کە ئەو نەوع دەرخواستانیان مەترح کرد بوو ئەو نامانەیان نووسی بوو نوێنەرانیان چەند کەسێکیان هاتن دەگەڵ ئێمە و دەگەڵ لایەنەکانی دیکەش کۆبوونەوەیان کرد ئەو کۆبوونەوانە ناڵم بە نەتیجەیەکی باشگەی بەڵام هیچ نەبێ مشکلاتەکەی تا ئەندازەیەک دەرخست هیچ نەبێ بۆ ئێمە ڕۆشن کردەوە کە چ مشکلاتێکەوە چۆن دەبێ هەنگاو هەڵبگرین بۆ لە بین بردنیان ئێستا منیش پێم وایە کە لە ئاستی پێویستە جوابیان وەرنەگرتوێتەوە ئەو نیازە هیچ نییە غێری نیازێکی وحدەت تەڵەبانە غێری جوابدانەوە بۆ نیگەرانیانەی کە هەیە من پێ وایە ئێمەمانان و حیزبە سیاسەکانی کوردستان هێشتا نەمانتوانیوە بەو نیگەرانیانە جوابی شیاو بدەینەوە نکتەیەکی دیکە لە پرسیارێکی دیکە لە پرسیارەکانی کاکڕەحمان مەسەلەی نەقشیت دەوری تاکەکان چۆن دەبینی دەزانی تاکەکان تۆپەڵێک نین هەروەها مەسەلەن بڵێ بەبێ جیاوازی هەر تاکێک یا ئەغڵبی ئەو تاکانە دارای فکری خۆیان سیاسەتی خۆیان پێشینە و ڕابردووی خۆیان کەسایەتی تایبەت بە خۆیان هەموو ئەوانەیان هەیە و ئێمە بەش بە حاڵی خۆمان هەوڵمان داوە ئەوانەی کە دەتوانن لە ئێمە نزیک بنەوە و بالقووە لە ئێمە نزیکن ئەو نزیکایەتێ بالفعل بکەین ئەعام لەوەی لە تەشکیلات ئێمەدا هەن یانی و دەزانین بە تایبەت لە تووری ئەو ساڵانی ڕابردوو بەرەی چەپی کوردستان کە ئەساسەن لە کۆمەڵەدا خۆی دەبیندەوە ئەساسەن دەڵم خۆ ناڵم خەڵکی دیکە هەر نەبووە بەڵام ئەساسەن لە کۆمەڵەدا خۆی دەبینەوە کۆمەڵەش بە شاخەهای جۆراجۆر تەقسیم بوو بێزگەلەوە بە ژمارەیەکی یەکزار زۆر بە هەزارانیش بچەند هەزار کەسیش لەوانە پەرەوازەی وڵاتانی دەرەوە بوون و یا لە هەرێمی کوردستان یا لە ئەوروپا لە ئەمریکا لە ئوسترالیا لەوانە نیشتەجێ بوون و ئەوانە بەشی زۆری ئەوانە پەیوەندی خۆیان دەگەڵ ڕابردووی خۆیان نەپساندووە پەیوەندی خۆیان تەنانەت دەگەڵ خەڵکی وڵاتی خۆشیان نەپساندووە هێشتا ئارزوەکان و ئاواتەکانی خۆیان ئومێدبەخشە و هیوابەخشە بۆیان و زیندگیان معنا دەکاتەوە لەبەرەوە ئێمە وتمان زۆر تاکە ئەمانە حتمما بەشی زۆریان دەتوانن لەگەڵ جەریانێکی چەپ و سۆسیالیستی وەکو کۆمەڵە هەماهەنگ بن لە ڕۆژانی ڕابردوودا لە نزیک بەمانجێنەوە پێش ئێمە کۆنفرانسێکمان لە دەرەوەی وڵات پێکێنا ئەڵبەتە میدیاییمان نەکردەوە وتمان جارێ با لە یەکتر حاڵی بین کۆنفرانسێک کە بە نەزەری خۆمان نوێنەرانێک لەوانەمان تێدا هەڵبژارد نوێنەرانی لەو کەسانە کە دەکرا کۆمیسیۆنێکمان دیاری کرد نوێنەرانێکمان لەنێو ئەو خەڵکاڵ بژار کە نمایەندەجی بکات لە تەیفای جۆراجۆری ئەو ژمارە زۆرەی کە لە دەرەوەی خۆشیان هەیە چون هەمویان نەدەکرا لە لەحاظ تەکنیکی و عەمەلی نەبوو نوێنەرانێکمان نزیک بە 150 کەسێکمان لەوانە هەڵبژاردووە ئەوانەمان لە کۆنفرانسێکدا لەگەڵ یەکتر کۆبووینەوە کۆمیسیۆنێکش لەلایەن کۆمەڵەوە دەگەڵ لە خزمەتیاندا بوو لەگەڵیان 2 ڕۆژ دانیشتین نزیک بە 2 ڕۆژ دانیشتین دیالۆگمان کرد قسە و باسمان کرد لە یەکتر حاڵی بووین تا ئەندازەیەک و زەمینەکانی لێک نزیک بوونەوەمان هەڵسەنگاند و متوجه بووین کە ئێمە لەو انتخابی خۆمان و لەو ڕێبازەی کە گرتومان کرد بەلاڕێدا نەچووین کارەکەمان مثبت بووە و لەوێدا تەمرینی ئەوەمان کرد جارێکی دیکە بە حزوری هەمومان تەمرین ئەومان کرد کە کەسانێک بە اختلافی نەزەرهای جۆراجۆرەوە
بەڵام لە دەوری میحورهایشی ئەساسی و لە دەوری دڵسۆزی و وەفاداری و بۆ ئارمانێک و بۆ ژیانی خەڵکی وڵاتێک و لە دەوری ئەوانە دەتوانین بەیەکەوە کارکەین هاوکاری بکەین با بزانین شکل و شێوەی هاوکاریمان چۆنە و چ ڕێگای توان بینەوە کە نەکەر ئەوەندە بەڵکە ئەو ژمارە وەسیعی کە پەرتەوازەی دەرەوەی وڵات بوون ئەوانە هەموو کۆکەینەوە تا لە نەتیجێ ئەو کارە ئێمە سەر و دڵخۆشێکیش زۆرتر لە ناوە پێک بێ و ژمارێکی زۆر لەو کەسانی کە لە ناوەوەی وڵاتیش هەن و لە مەوقعێکی مشابی ئەو هاوڕێیانەماندا بوون ئەوانش دووبارە هەر پەیوەست بنەوە بەو ڕەوتە وەکو ڕەوتێ وەکو بەرەیەک جبهەیەک جەریانێک گرایشێک هەرچی نێبنی بەڵام ئێمە پەلەمان نەکرد وتوان ئەم کارە دەبێت بەردەوام بێت دیالۆگ بەرچاوگرتنی ئەو برینانەی کە هەیە بەرچاوکردنی ئەو شرایطە دژوارەی کە تێپەرمان کردووە لەو لە حەزانەوە دەبێت فرسەت بدەین بە یەکتر و بۆ ئەو فرسەتەش وتمان بە ئەو کۆنفرانسانە بەردەوام بێ و ئێمە هەوڵ دەدەین لە وەڵی فرسەتی ممکندا کۆنفرانسی دووەمیش بە لە بەرچاوگرتنی تەجربیاتی ئەو کۆنفرانسی ئەوڵ اینجا شاید لەوانەیە ئەوجار ڕوبەدەرەوەش و میدیایشی بکەینەوە و بە شمارێکی زۆرتریش لە هاوڕانی لەو چەشنە بینە ناو جەمعەکەوە و دیالۆگکە بەردەوام بکەین و هەوڵ بدەین بە نەتایجی دیاریکراویشی بگەێنین و دیسانیش هەر ئیدامەی بدەین بۆیە دەمەوێت ئەوە بڵم کە تەوەجوهی ئێمە بە مبارزە لە ناوەوە دەبێ وابێ و دەبێ ئەولەوێتمان ئەوە بێ ئێمە غافڵ ناکە لەو سەرمایە ئینسانیە وەسیعی کە لە دەرەوەی وڵاتیش هەیە دەزانین کە نەکەر ئێمە کولەن انقلابی ئایندەی ئێران انقلابی ئەمڕۆ ئێران ناتوانێت خۆی لەو زەرفێتی ئەو 5 میلیۆن 5 میلیۆن ئینسانی کە لە دەرەوەی وڵاتن لەوە مەحروم کا لە توانایەکانی لە زەرفێتەکان هەر لەو ماوەیەشدا بە خۆپیشاندانیان بە پشتیوانی کردنیان دڵگەرمی و هیوایشان لە ناو دڵی خەڵک لەو ناوەی وڵاتی پێکەناوە جا بەتایبەتیش بۆ ئێمە معنایەکی سیاسی زۆر کۆنکرێتریش هەیە لە کوردستان ئێمە لەوە غافڵ نابین لە مۆری پرسیارەکانی ئەو هاوڕێمان کە لە ناوەوە کاک سەدیق باسی کرد ئەو هاوسەنگیە چۆن گۆڕاوە بەڕاستی هاوسەنگی دەبێت زۆر بە دقت هەڵی سەنگێنی تا ینی تا میزانەکەی بۆ دەرکەوێت ئەوە نییە مەسەلەن ئەوەندە وازەح بێ و ئەوەندە بەرجەستە بێ کە هەموو هەر ڕێبوارێکی بتوانێت بە ئاسانی بیبینێ بەڵام بەشێکی گۆڕینی ئەو هاوسەنگیە لە چێهرەی ڕژیما دەبینی هەر لە قسەی خۆیان تۆ مەسەلەن جۆ بدە قسەی خامنەئی دوو مانگ لەوە پێشی و قسەی ئێستای بزانە ئایا وەکو یەکوان تەمەشا بکە مەسەلەن زۆرێک لە ڕۆژنامەکانی ئێران وەرەق لێ بدە بزانە ئەو قسانەی کە ئێستا دەیکەن تاو ئێستا مانشێتی بەشێک لە ڕۆژنامەکانی ئێران وەختی خەبەرەکان بڵاو دەکەنەوە وێنەی ژینایە یا دروشمی ژیان ئازادی مەسەلەن دەڵێنەوە ڕەهبەرانی جمهوری ئیسلامی دێڵێنەوە مەسئولانی زۆریانێ دێڵێنەوە و لە مەجلیس باسی دەکەن یعنی بەشێک لەو هاوسەنگیە کە گۆڕاوە دەبێت سیمای دوژمندا بینی ئەو ترسەی کە نیشتۆتە دڵیان کە زۆریان بە ئاشکرا دەڵێن کە ئێمە ئەو ڕژیمەمان ئاهەندەیەکی نییە ئەگەر وا بڕۆوانەوە ئەوە لە ڕۆژنامەکاندا دێڵێنە بڕۆن تەمەشاکەن ئەو دیباتانەی کە جمهوری ئیسلامی خۆی لە تەلەڤیزیۆنەکانیان دایناوە بەعزەش ڕۆژێک بڵاو دەبێتەوە من بەعزیشیان گوێ دەدەم حتمە نێوەش 20 مڕۆن گوێ بدەنە ئەوانە بزانە ئەو قسانەی کە تێیدا دەکرێت هەر ئەو قسانەیە کە 6 مانگ لەوە پێش کەسی دەیتوانی بیکە کەس هەیە لە زینداندا 10 ساڵی زیندان دراوەتێ لەسەر قسەیە کە ئەمڕۆ مەسەلەن دازان فلانە کەس دێڵە نێوی ناب لە تەلەڤیزیۆنی جمهوری ئیسلامی ئەوە نیشانەی دیشەی لە نیشانەکانی گۆڕانی هاوسەنگی هێزە بەڵام لەوەش زیاتر مثالێکشم هێناوە مەسەلەن ڕاستە حجاب هەموو مەسئلەی و جامعە نییە ژن و لەسەر ئەوە ناتوە خیابان کە فقط حجابی لێ دەرێکراوە لە 1001 مافی ئینسانی خۆی بێبەش کراوە حجابیشیشیان بوو بەڵام حجاب بوو بە سەمبول بوو بە نمادی زۆر شتی دیکە حجاب بوو بە بەسلە یەکێک نمادی یەکێک لە پایەکانی ئیدئۆلۆژیکی کۆماری ئیسلامی ڕژیمی ئیسلامی و تەفەکوری ئیسلامی بەرامبەر بە ژن بەڵام ئەوە بزانێت چ شەپشەپێنیش پێ دەکرێت بە چ مەسەلەن حماسێکەوە دەیخەنە ئاورەوە ئەسان لە سەریان لاداوە و کەس لەوە ناترسێ لە خیابان پێشی پێ بگرن دەزانێت ممکنە پێش پێ بگرن جواب دەداتەوە
دەرگیری دەبێت ئاعتراز دەبێت شەڕ بەرپا دەبێت بەڵام دەیکەن ئەوە نیشانەی یەکەی لە نیشانەکانی گۆڕینیە و هاوسەنگی هێزەیە بە بڕوای من یەکی شکە لە نیشانەکانی کە بە وردە وردە دەیبینین لە ڕۆژانی ئایندەدا و لە مانگانی ئایندەدا دەیبینین ئەویش ئەوەیە ڕادیکاڵ بوونەوەی داخوازیەکانی جەماوەرە ڕادیکاڵ بوونەوە نەگەوە کە دەڕۆن بەرەو سەرنگونی شعاری سەرنگونی جمهوری ئیسلامی خەیناکە بە جارێ فعلن نێت بەڵام ئەو جنبشە لە ناوەڕۆکدا سیاسی بۆتەوە ئەو جنبشی متالباتیە لە ناوەڕۆک خۆیدا سیاسیتر بۆتەوە ئەوە لە بەیانیەکاندا دەیبینی لە تەرحی داخوازیەکاندا دەیبینی تەعەڕوزی ترن متەوەقعترن و ئەوە مانای ئەوەیە کە هەنگاوی چونە پێوە دوژمن بۆی ئاسان نییە بە ئاسانی ئەوان سەرکوتکە بە ئاسانی معلم وەکو داران ینی وەکو چەند لە جنبشی ژینا خەڵکی وەبەرگولە دەدا ناتوانێت تەزاوراتی معلمی وا لێ بکە بۆی ناکرێت منطقی کارەکە ئەو هەڵ ناگرێت ئەوان حەدی خوان دەزانن چۆن لە چ قالبێکدا دۆشمەکانیان مەتراکەن من دەڵێم بزوتنەوەی متالباتی ئێستا ئێدامەی شۆڕشی ژینایە بە بڕوای من ینی کەسێک ئەوانە لێک جیاکاتەوە و پێی وابێت کە ئەوە جنبشی ژینا عەقەب نشینی کردووان نییە ئێمە دەزانین کە لە تووری ئەم ساڵانی ڕابردوودا ئەقشاری ئیجتیماعی جێگۆڕکەیان کرد لە ئێعترازکردن بە جمهوری ئیسلامی جارێک تەوەقی کاریگەر بوو جارێک حاشیەنشین شارەکان بوو جارێک تەبەقی متەوەسط بوو جارێک دانیشتجویان بوو جارێک ژنان و کچان بوو و ئەوە ئێستا و لە ڕۆژانی ئایندەدا ئێمە نابێت چاوەڕوانیەوە ناکەین کە خەڵک بێنە خەیابان ناڵم چوو پێشبینی ناکەین نازانین ممکنشە بێن خەڵک بێنە خەیابان بتەقینەوەیکی گەورەی اجتماعی بێ کەس ئەوانە پێشبینی ناکە انقلاب کەس پێشبینی ناکە بەڵام ئەوەی کە پێشبینی دەکرێت ئەوەیە کە خەڵک نانی دەوێ زیندگی دەوێ ژیانی باشتری دەوێ ئەو ژیانی فەلاکەت بارش کە ئێستا جمهوری ئیسلامی بە خەڵکی تەحمیل کردووە قابل تەحمل نییە و بنابەرین دەنگ هەڵدەبڕێ بەناچار دەنگ هەڵدەبڕێ ئەگەر دەنگ هەڵ نەبڕێ 27% حقوق خبوویان ئیزافە کردووە لە مقابل 50% تەوەڕم چی بۆ دەکرێت سەبارەت بە دەسەڵاتی جەماوەری مەسەلەی دامەزرانی دەسەڵاتی جەماوەری شعار نییە مەسئلەی واقعیەتێکی عینی پێشرەفتی ئینقلابە دەسەڵاتی جەماوەری لە شرایطێکدا پێش دێ کە بۆشاییەک دروست بوو بێ کە جەماوەری خەڵک ئەو بۆشایە پڕکەنەوە وەختێک ئیتر ڕژیم ناتوانێت ئەمنیەتی گەڕەشێک بپارێزێ وەختێک ناتوانێت ئاوبەرکی گەڕەکێک تەئمینکە حەقی وەختێک مەسەلەن هەزار نیازی ئەوەڵی خەڵک ناتوانێت پارێزێ لە محلەیەک حەقی خۆیەتی وەجێی خۆی تەبیعیە خەڵکی ئەو گەڕەکە لە دەورێ کۆ دەبنەوە خەڵکی ئەو گەڕەکە لە دەورێ کۆ دەبنەوە و لە نێو خۆیاندا جەمێک هەڵدەبژێرن شوڕایەک هەڵدەبژێرن جەمێک هەڵدەبژێرن ئیدارەی ئەموری گەڕەکەکان بکە کەیە ئەو وەختەی کە ڕژیم ناتوانێت ئەو وەختەکە زەعیف بووە ئەو وەختێک کە جوابی نیازەکانی خەڵکی پێدا ئەو وەختەکە دەکشێتەوە ئەو وەختەیە کە هێزەکانی نەهێزی ئیداری بۆڕکراسیەکەی لە هێزی سەربازیەکەی جوابی هیچ نیازیشان پێ نادرێتەوە خەڵک ئەو بۆشایە پڕ دەکەنەوە زیندگی دەبێت جەریانی هەبێت و بۆ ئەوەی زیندگی جەریانی هەبێ دەبێت بەدیل بۆ ئەو ڕژێمە دروستکەن ناکرێنی ژیانی کۆمەڵایەتی ئەو سەردەمە ژیانی مدرنی و سەردەمە احتیاجی بە سازمانە بەبێت سازمان و بە ڕێخستن زیندگی دەوەستێ زیندگی بەڕێوە ناچێت وەختی ڕژیم عەقەب نشینی دەکات دەوێت جگای پڕ بێتەوە پس کەوایە ئێمە دروشمێک مەترح ناکەین کە تەنیا ئارەزووی خۆمانە یاتەنە لە بەرنامەماندا هەیە ئاواتیشمانە هەوڵش بۆ دەدەین بەڵام زەمینەی و شرایطی عینیەکەی لە نەتیجەی پێشرەفتی ئینقلاب و شۆڕشی خەڵکدا فراهم دەبێت ئەگەر ئەو شۆڕشە ئەوەندە گەورە بووە کە شارێکی لەدەست ڕژیمێنا دەرێ ئەو شارە دەبێت ئیدارەکە خۆدارێ هێشتا وڵات ڕزگار نەبوو تا انتخاباتی سەراسەری بکرێ و پارلەمان دابمەزرێ و مەجلیسی موەسساندا ئەوە نییە شورای ئەو شارەی دارە دەکات ئەوە تەجربەی انقلابی 57 تەجربەی انقلاباتی هەموو دنیا هەر ئەوە بووە غەیری ئەوە نەبووە هەمیشە وا بوو هەنگاو بە هەنگاو کە ڕژیمەکان پاشەخشە دەکەن بۆشایی دەسەڵات بۆ وسیلەی خەڵک لە ڕێگای شوراکان و لە ڕێگای حاکمیەت و دەسەڵاتی خەڵکە پڕ دەبێتەوە و
ئێمە لە بۆشایی ئەوەدا ینی بەبێ پێشرفتی ئینقلاب و هەروە بە شێوەی ذهنی ئێستا بڵێن خەڵکی گەڕەکەکان ئێوە گەڕەکەکانی خۆتان ئیدارەکەن ئەوە ناکرێت دەتوانین شتی بکە بڵێن خەڵکی مەسەڵەن کرێکار ئێوە خەڵکی زەحمەت چێژ ئێوە لەنێ خۆتاندا کۆبنەوە سندوقێکی تەعاون دروستکەن کە لە وەختی تنگانەدا فکری یەکتر بن بتوان بە کۆمەژی ئەو سندوقی کۆمەجی ماڵێ سندوقی تەعاونیە بتوان موراتی یەکتر بەرتەرە بکەن دەتوانین بە خەڵکی گەڕێکێک بڵێن مەسەڵەن بۆ زۆرێک مشکلاتی خۆتان ئێوە دەست بەیەک بن بەڵام بۆ ئیدارەی گەڕەکەەکە شارەدار هەیە ئەوساندار هەیە مەموری مەدرسە هەیە هەموو ئەوانە هەن ئەوانە ئیدارەی دەکەن خۆوانە ئەوانە پاشکشیان پێ نەکراوە شۆڕش پاشکشە بە نهاتهای دەوڵەتی دەکا شۆڕش ڕژیم بێتوانە دەکات لە ئیدارەی وڵات خەڵک جێ دەگرێتەوە جیاوازی لەگەڵ ئەوەی لەسەرەوەی دەسەڵات هەر ئەوەیە بۆیە ئەمە دەڵێن بەدیل لە خوارەوەی جامعە دروست دەبێت مانە ئەوە نییە خۆ ڕەهبەر نابێت بەڵام ڕەهبەریش ئاوا دروست دەبێت خەڵکی لە ناخی جامعەوە ئەو خەڵکەی ئەو ئینسانی پامالکراوەی کە دەنگی لە هیچ شوێ نەبیستراوە هەرگیز ئەمڕۆ موقعێتی پیدا کردو لە گەڕەکەی خۆیان بۆتە سیاحەبی دەنگ بۆتە سیاحەبی نفوذ و اعتبار لەو ڕێگایەوە لە ڕێگای سەد شاریشدا مەشهور بوو وە پێش خەڵک کەوتووە خەڵکی لە ڕێگا و لە خەتەرێک ڕزگار کردووە لە نەهامەتێک ڕزگاری کردوون کۆمەجی کردوون بە پەریانەوە هاتوو دەیناسن وردە وردە ڕەهبەر پەروەردە دەبێت ڕەهبەرانی ئێستا ئەوانن کە ئێستا لە زیندانەکاندان ئەو بەشێکیان هەموو ئەوانە جا کارم بە گرایشیان نییە بەڵام هەر ئینسانێک کە جەسوورانە چاوی لە چاوی دوژمن کردو و دەگەڵی بەرەو ڕووبەتەوە و لە زیندان نەترساوە و چۆ لە زیندان شکنجە و ئازار دەبینێ لەوێ دانیشتووە ئەو حەقێتی بڵێ من ڕەهبەرم یا ئەو ئێمە حەقمانە ئەو بە ڕەهبەری خۆمان بزانین تا ئەو دەرەجەی کە مثلەن دەیناسین نەگەوە کە لە دەرەوەی وڵات خۆمەینی کە بوو بە ڕەهبەر بە ئەتیبارەوە نەبوو کە لە ئەوروپاوە هاتوۆتەوە خۆمەینی کە بوو بە ڕەهبەر بە ئەتیباری ئەم 100,000 ئاخوندە بوو کە لە گۆشەکەناری ئێران وەکو کادر و وەکو تەشکیلات کاریان بۆ دەکرد بنکە و بارگاکانیان دامەزراند بوو ئەوان مەلزوماتی بە ڕەهبەربوونیان خوان فراهەم کرد بوون بە ڕەهبەر هەر کەس یعنی ئەو تەشکیلاتانەی کە ئەو مەلایانەی کە دەچوونە زیندانە و مەلایانەی کە تەبعید دەکرانە و مەلایانەی کە مابوونەوە تەرویجیان دەکرد بە نەفعی خۆمەینی ئەوانە بوون بە بناغی تەشکیلاتێکی گەورەی حزبێکی ئەعلام نەکراو کە دوای بوو بە حزب الله ئەوانە دەوڵەتێک بوون بخوان سازمانێک بوون گەورە بە پانای هەموو ئێران خۆ گرەویان لە چەپەکان و لە سکۆلارەکان و لە خەڵکی دیکە بردەوە کەوایە دەڵێم مەسئلەی ئەوەیە ئەوانەی کە لە دەرەوەی وڵات بەبێ هیچ پەیوەندێکی لەو نەوعی کە باسم کرد پەیوەندێکی ئۆرگانیک تەشکیلاتی و جەماوەری دەگەڵ تودێ وەسەی لە ناوەخۆیان بە ڕەهبەر دەزانن ئەوانە دەوڵەتی مستعجل دێن و دەڕۆن یعنی ئەوانە جگایك پەیدا ناکەن ئەوانە فەقەت وەرەقەی کایەن بۆ ئایندەیەک کە دەسەڵاتی دەوڵەتانی خارجی ئەمپریالیستەکان هەم ئەوانە تەدارکیان دیوە تەدارشی دەبینن ڕای دەگرن وەکو هێزی زەخیرە بۆ دوا ڕۆژ بتوانن ئیسفادەیان لێ بکەن بۆ ماوەیەک لە ئەفغانستان ئەو حتا زاهر شاشان لەبار نەبرد و زاهر شاشان ڕاگرت و تا بزان بشکەم بێتەوە لە زۆری لە زۆر لە وڵاتانی دیکە ئەویان کردووە و بازی لەو کەسایەتی ئۆپۆزیسیۆنە هەروە ماوەی ڕاگرت و دوایە کە بە کودتایەک بە شتێک ئۆزەکە گۆڕاوە هێناویانە بردویانتەوە وڵاتەوە ئەلبەرادییان بردەوە مثل ئەڵبەتە بووان هیچیان بۆ لێ نەکرا دەگەڵی ئەو کەسانیان دەبێت بۆ ئەوەی جیاوازی ئەوەی سەرەوە پرسیاری ئاخری بەڕاستی پرسیارێکی زۆر مهمە بەڵام من چ جوابێک بدەمەوە بۆ کە کرێکاران بۆ سازماندراونین و بۆ ڕێخستن بە دلیلی ئەوەی کە بە دوو دلیلی ئەساسی کە باسم کرد یەک بە دلیلی فەقریان دوو بە دلیلی نەبوونی سازمانیان کە هەردووچیان بەیەکتر مەربوطن کە سازمانی نەبوو یعنی سازمانێکی کرێکاری بەهێز نەبوو کە بتوانێت لە دەورانی ئەتسابدا پشتیوانی لە کرێکارەکە بکات بتوانێت ڕەهبەری بکات بتانە بڵا ئەوڕۆ ئەتساب دەکەین تا فلانە ڕۆژ فلان ڕۆژ دەشکێنی دووبارە فلان ڕۆژ دامەی دەدەینەوە شەڕێکی جەنگ و گوریزێکی بەسەلاح سیاسی دەگەڵ ڕژیم دەبینە پێشێ تا بەسەرکەوتن دەگەێنین بەڵام ئەوە ڕەهبەریەکەمان ئەو کارێک کە بە دەرەجەیەک کرێکارانی نەشەکەری هەفتەپە کردیان و بۆ ماوەی خیابانەکانیان داگیر کرد
ئەوە نییە بڵێ کرێکار خیابانی نەگرتووە لە خیابان نییە کرێکاری چەند شاری شوش چەند ڕۆژ لە ئێژغاڵی کرێکارانی نێشەکەری هەفتەدا بە ئەو بوویتر ئەگەر کەسێک ئەمانەی پێ جلوهایەک لە شۆڕشێک نییە خۆ بەنی شۆڕش چییە بەڵام شۆڕش بە یەک زەربە بە یەک ڕۆژ سەر ناکەوێت ئەمە ئەو خژ لە سەرخشدانانەی کرێکارانی هەفتەپە و فولادی هەواز و معلیمان و خانەنشینان و ماڵباختەکان و ئەمانە کۆبوونەوە زمینەی اجتماعی سەر هەڵدانێکی گەوری دیکان خۆڵخاندووە شۆڕشیژی ناشاتوتە هانانەوە هەنگاوێک دەیانباتە بەرەوە لەبەرەوە سازماندان دەوردە دەکرێت فەقر بێشێک لە هۆکارەکانێتی بەڵام بۆ ئەوکە فەقریش لەبێ بچێت دەبێت متالبەی کارگەر ئەهمیەتی پێ بدرێت ئەوەی کە کرێکار ئەمڕۆ بۆ جۆزە زیادکردنی حقوقی خۆی هەوڵ دەدا ئەوە زۆر مهمە چونکە زیادکردنی حقوقەکەی لە فەقر نەجات لە فەقری نسبی تااندا لە فەقری مطلق دەری دێنێ تا ئەندازێک نەفەسێکی دێتەوە بەر ئیمکانی ئەوە پەیدا دەکات کە بیر لە شتی دیکە بکاتەوە ببورن من زۆر قسە کرد بەڵامی تر پرسیارەکان وا بوو چارسکە تکایە کاک ئیبراهیم خۆشەویست کاک ئیبراهیم عەلیزادەی خۆشەویست تکایە زۆر سپاس کاک محەممەدی خاکی کاک هەمی خاکی دوایی کاک فەرهاد کاک هەمەگیان فەرموو من جارێکی تر بە خێراتنی هەموو ئازیزانە ئەکەم کە تەشریفیان لە ژوورەکە هەیە هەروە و کەسانەی کە لە فەیسبوک دەنگمانە بیسن خەڵکانێکی زۆر دەستیان بەردۆ کردووە ئەگەر بکرێت ئێمە کاکسەی براایمگیان ئەگەر لطفەن ئەگەر بکرێ جوای پرسیارەکان کەمێک کورتتر بێت کە بتوانین دەنگی ئەو خەڵکانەیش ببیسین سپاس بەڵێ زۆر سپاس بوو تەزەکورەکەت کاک فەرهاد پرسیارێکی بەلەوە هەیە ئەوەش بە ئەو پرسیارەی فەرموو کاک فەرهاد بەڵێ حتمەن کاک سدێق بەسەر چاوە کاک سدێق تەزەکوریکی ئەس بە بێژێتی دوای من پرسیارەکەکەم هەورە فەرات من تەزەکورم نییە ئەو پرسیارانەی کە بە دەنگ بوو من هاتووە هێناومتە سەر کاغەز پرسیارەکە لە ناوەوە هاتووە باز ویستم لە فرسەتێکە ئاراستەی هاوڕێی ئیبراهیمی کەم فەرموو هەری حتمما کافرات فەرموو تو ئەو پرسیارە بخوێنە نەوبە بە کاسدیق و هاوڕەکانی ژەدەین ئەوانیش پرسیاریان بەلاوە لەو دواچین بوو لای ئازیزانی کە لە ژوورەکەدا زۆر باشە من خۆم پرسیارێکم مەس و پرسیارێکی تریشم لەلایەن کاکفەتێ عەزیزەوەز کاکفەتێ کوڵاقوچی کە هەمیشە پێی وایە حەزب بەکردێت و نایەڵەن قسە بکات من پرسیارەکەی کافەتێ ئێژم کافەتێ پرسیارێکی کردگە لە هاوڕێی ئیبراهیم ئەوی جێوەسە کە دۆڕانی ئەحزابی چەپ و ڕاست تر نەماگە بوحرانی ئێران و کوردستان تر تەواو بووگە عەسری ئەمڕۆژ عەسری ئیتحادی کارگەرانە واشێ وەسڵ بکرێتەوە بە شعاری ژیان ئازادی ئەوە پرسیارێکە کە کافەتێ کردگیە دیارە هەمیشە و گلەی و بنیشتی هەست کە پێ وایە ئینیەکەن ئەگەرنە ئەو یەک لەو کادرە عەزیزانەی ئێمەسە کە لە جنبشا بەشدار بووگە و ڕێزی تایبەتی هەست بەهەرحاڵ دەنگمانەش نەفێ لە فەیسبووکە ئومیدوارم بەهەرحاڵ کاڕەحمانیش حتمەنەوە پرسیاریە بۆ نووسیگە و بیکات بەڵام من وتم بە پرسیارەکەی کردوێت پرسیارێکە خۆمەسم ئەوی جێوەسەکە کاک هاوڕێی ئیبراهیم عەلیزادە لەسەر ئەوە کە بۆچە تەبەقەی کارگەر نایەتە مەیان جواوێکی داوتی فەقر و نەبوونی سازماندەهی کە نەیتانی گەتایی سەبێت ئایا ئەحزابی سیاسی لە زەرفی ئەم 43 ساڵە نەیانتوانیگە نەقشێکیان لەسەر ئەو تەبەقەی کارگەرە بێت کە بتانن چۆن لە کوردستانە داوای احتسابەکەی و فراخانی احتسابە دێ بلا فەزڵەت تێنەمێران ئایا ئەحزابێکی سیاسی لە ئەو چوارچۆی گەورەی ئێرانان نین کە ئەگەر فراخانێ بدرێت و یا سندوقی ماڵیەک دروست بکرێت کە بۆ احتسابەکان
بتانی لە وەختی خۆی لەو فقرە نجاتیان بێت بێنە دەرەوە بتانن نەقشێکی ئەساسیان بێت لەم شۆڕشی ژینادا. ئەوە دوو پرسیار بوو کە من حەزم کرد بیکەم. کاک فەڕەوگیان مەیەکە ئازاد دەکەم و فەرموون. زۆر سپاس بۆ ئێوە. کاک سدیق ئێوە فەرموون. زۆر سپاس. وای پێ باش بووەم هاوڕێمانە بەناو کرێکارێک لە ئێرانەوە ناوی ببرێت. ئەوای دەنگەکەی داناوە من هیوادارم توانی بێتم هەر بۆ جۆرە کە پرسیارەکەی ئاراستی هاوڕێ ئیبراهیم کردووە توانی بێتم وەرە گەرمەوە بە کوردی بۆی باسی کردوتی هاوڕێ ئیبراهیم من گوێم لە گشت قسەکان و گرتووە و هەموو قسەکانتم پێ باش بووە. لێرەدا چەند پرسیارێکی چکۆلەم هەیە. ئێمە قسە لەسەر هاوپشتی و یەکگرتن دەکەین. خۆت دەزانیت لە ئێران بیری جیاواز هەیە. پێوەرەکان بوو نزیک بوونەوە هەم لە ئاستی کوردستان و هەم لە ئاستی سەراسەری چییە و چۆنی دەبینی. پرسیارێکی دیکەی ئەمەیە ئەڵێ ئێمەی کوردی بێدەسەڵات لە ئاستی ئێران دەبێت چی بکەین کە گۆڕانکاری باش لە ژیانماندا پێک بێت. ئەوە دوایین پرسیار بوو مایکەکە داخم و فەرموو. زۆر سپاس هاوڕێکانی خوشەویست. حتمما تویش پرسیارت دەستەبەندی کردگە تویش پرسیارەکانت بخێنە لەو دوا کاک ئیبراهیم عەلیزادە جواب بدە دوایی ئەچین بوو لای عەزیزانی کە لە ژوورەکەدان. فەرموو هاوڕێکانی. سلااو هاوڕێیان ماندوو نەبن. کاسە ئیبراهیم گیان دەستە خۆش بێ. پرسیارەکان زۆر بوون بەڕاستی بەشێکی زۆریشیان لەسەرەوە بوو کە بۆ کرێکارانی فارس دیاریان نییە و چۆن ئەم شۆڕشە بە شۆڕشی پرۆلێتاریایە کرێکاران ناوی لێبن و بەڵام هیچ دیارێکیان نییە کە کاسە ئیبراهیمەوە جوابی داوە. چەندین پرسیاری هەیە کە ئەوان پێم وایە ڕەبتی بە هینی تەشکیلاتی هەیە مەوازەی تەشکیلاتی. هیوادارم ئەو کەسانە ناڕەحەت نەبن چون لە چوارچۆی بەحسەکەدا نییە دایەنین بۆ ڕۆژێک کە بەحسی تەشکیلاتیمان کرد. بەڵام هەموو پرسیارەکانم خولاسە کردە سۆ لە 4-5 دانە دانێکیانەوەسە کە چەند نەفەرێک پرسیاریان کردووە بۆ بەرژەوەندی کوردستان و گەلی کورد. پێتان وانەیە ئێستا لەگەڵ کاک سەلاحی مازووچی دانیشتن بکەن. ئەمە دانێکیانە. کاکە برایش پرسیاری کردووە کە بێدەنگی کۆمەڵی کۆمۆنیست لە بەرامبەر کۆمەڵی زەحمەتکێشان چییە؟ بۆچی لەگەڵ ئەو هەموو کارە خراپانەی کۆمەڵی زەحمەتکێشان کۆمەڵی کۆمۆنیست بێدەنگە؟ کاک مەسعودیش پرسیاری کردووە بۆ کۆمەڵە بە ڕاشکاوی باسی مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان تا ڕادەی جیابوونەوە و دەوڵەتی سەربەخۆ ناکات و بەتایبەتەوەی کە لە نەقدی مەنشوری ڕێزا پەهلەوی باسی نەکراوە. کاک حەمیدی بەراتیچ پرسیاری کردووە کە دوای ڕوخانی ڕەژیم چەندێک ئەگەری ڕوبەڕووبوونەوەی چەکداری نێوان هێزە کوردیەکان لە نێو خۆیان هەیە. دوایەویش ئەم پرسیارەی کردووە کە چەندێک ئەگەری ڕوبەڕووبوونەوەی کوردستان لەگەڵ هێزەکانی تر لە نێو گۆڕەپانی ئێراندا هەیە. هاوڕێیەکی عەزیزی جلە ناوە پرسیارێکی ناردووە بە ناوی دیدە. پرسیارەکەی قسەکانی فارسیە من دەقی قسەکانی خۆی خوێنمەوە. نووسیە: سلام، من توی ایران هستم. یک سوال داشتم. محبوبیتی که آقای علیزاده و جریان سیاسی فکری که ایشان نمایندگیش را می کنند از لحاظ محبوبیت به خصوص در کردستان چندین برابر شده و این خودش جای امید هستش، چون در واقع حرفایی که ایشون و موازی که جریان سیاسی ایشون مطرح می کنند و نگاه دقیق به مسائل اجتماعی و سیاسی ایشون خیلی دقیق هستش. سوال من این هستش که جامعه ما در ایران متاسفانه شکافای بیشتری پیدا کرده است. یکی از شکاف‌های مهمی که در این دوره حضور بیشتر ماموستاها در کردستان با اعلام و پشتیبانی از جنبش ژینا رو به بهبود است، حداقل سطحی پیش رفته، نه فقط در کردستان بلکه در مکانهای دیگری مثل بلوچستان. سوال اینجاست: آیا ماموستاهای آیینی به خصوص در کردستان
چه نقش و چه وظیفه‌ای در تسریع پروسه انقلاب ژینا باید بهتر ایفا کنند؟ ممنونم. هیوادارم کە پرسیارەکانتان نازانم حاڵی بوو بێ ئەم پرسیارە ئاخرینە کەمێ توولانی بوو، بەڵام تر کاسە ئیبراهیم خۆی ئەزانی چۆن جواباتەوە. پرسیارەکان تا ئێستا هەرەوە نەبوو، من سعیم کرد دەستبەندیان کەم کە دانەدانە پرسیارەکان نەخوێنمەوە. دەستان خۆش بێ کاسە ئیبراهیمگیان، ماندوو نەبی، ماندوو نەبن هاوڕێیان. لە وەڵامی هاوڕێ فەتێدا کە کاکە فەرهاد باسی کرد، دیارە ئەوەی کە لە سەرەتای قسەکەیدا باسی کردووە ئەوە ئەریابی خۆیەتی کە ڕاستە لە سەتحی دنیادا بەرەو ڕووبوونەوەیەکی چینایەتی گەورە دەبیندرێ بینی چینی کرێکار لەلایەکە و چینی سەرمایهدار، ئەوە لە هەموو جگایە گێمە و بەرە ڕووبوون دەبین لە ئەسابات و ئەترازاتی کرێکاری و لە خیابانەکان و ئەو لە فەڕەنسا ئەستا قیامەتە ئەم ڕۆژان لەسەرەوەی کە سنی بانسۆزیگانە و لاولا پێ کردو. بەڵام بەداخەوە ئەوە لە ئەحزابی سیاسیدا ڕەنگی نەداوەتەوە، یعنی ئێمە نابینی کە ئێستا دەورانی بەرەو ڕووبوونەوەی ئەحزابی چەپی جەماوەری و ڕاستی جەماوەری بێ، هەتا ڕاست تا ئەندازێک هەتا وەزشی باشتر لەو لە حزبیەتەوەیە. دەر هەر حاڵ بەڵام ئەو ئەرزیابیە هەموو ئومێدمانەوەیە کە ئەو شەرایەتی ئیجتیماعیە ئەو وەزعیەتەی دنیا لە گۆڕاندایە و ئەو وەزعیەتە پایدار نامێنێ و بەناچار دەبێ بگۆڕدرێ و گۆڕانەکەش لە سەرشانی ئەکسەریەتی کۆمەلگا کە خەڵکی کرێکار و مەحرومی جامە لەسەر ئەوانە دەبێت. بەڵام ئەوەی کە سەبارەت بە شعاری ژیان ئازادی باسی کرد، ئەم شعارە ئەهمیەتێکی سیاسی مهمی هەبوو، ئەویش ئەهمیەتەکەی لەوە بوو وەحدەت بەخش بوو. ئەو شعارە لەبەر ئەوەی کە دەیتوانی ویست و ئاواتی بەشێکی زۆر لە کۆمەلگا نوێنەرایەتی بکە بۆ ماوەیەکی دیاریکرا و توانی دەورێکی تاریخی لە خۆی نیشان بدە. بەڵام هەر شعارێک و هەر دروشمێک زەرفیەتێکی هەیە و تا حدێک لەو هەر ئەو وەختەش ئێمە دەمان کرد ئەو شعارە دەبێت مەعنا بکرێتەوە و زۆر خەڵکیش هەوڵیان دەدا و کارە بکەن و ئێستا دەڵێن معنای بکەنەوە بە منشوری کرێکاران، منشوری خەڵکی کوردستان، منشوری جەماوەری ڕاپەر، هەر منشوری متالباتی خەڵکی کوردستان لە دەوڵەتی مەرکەزی، هەرچی ئەو دەبێت معنا بکرێتەوە بۆوانە و هەنگاوی بەعدی ئەوەیە و خۆشبەختانە و هەنگاوە خەریکە هەڵدەگیرێ. بەڵام نابێت لێرەشدا زۆر خۆشبین بین بەوەی کە منشور دەبێت بسلا پشتیوانە و وجاهەتێکی ڕێکخراوەیەشی ناو هەبێ. دەنا قسەی چاک هەموو کەس دەتوانێت بیکە. ئەوە مانیفستی کۆمۆنیست 160 ساڵ لەوە پێش قسەی چاکی کردو، دەیبا تەکسیری کەین لە هەموو دنیادا بڵاوی کەینەوە بزانینەوە خۆی شۆڕش بەرپا دەکات، شۆڕش بەرپا ناکەوە خۆی لە خۆیدا. ئەو بەرنامەی ئێمە هەرچی منشوری باشی دنیا هەیە بزانە مقایسەیەکە دەگەڵ بەرنامەی ئێمە کەم دێنێ لە بەرابەریدا. بڕۆ تەماشای کە بزان چی کەمە لە هەموو شتێکدا. ئەی بەڵام بۆچی ئەوە زمان وەستا دەبینی ئەو جوێ ئێمە یا هەموو هێزەکانی چە لەبەرەوە ئێمە احتیاجمان بە لەو دەورەیەدا احتیاجمان بەوەیە کە پێ بەپێی ئەوەی کە داخوازیەکان دەبینە پێشێ، داخوازیەکان دەبێت پشتەستور بن بە گۆڕینی تەوازنی قوا و گۆڕینی تەوازنی قوا معنای گۆڕینی هێنانەدەری خەڵک لە پەراوێزی و لە پەراکەندگی و لە بێتەشکیلاتی بێ. سەبارەت بە ئەوەی کە بۆچی ئەحزابی سیاسی ناتوانێت دەورێک ئیفا بکەن لەم دەورە، دیارە ئەو باسم کرد بۆچی ئەحزابی سیاسی نان لەبەر سەرکوت کراون، بەشێکی بە دلیلی سەرکوتکردنیان بوو، ینی تاروماریان کردن خۆ کەسیان نەهێش، ئەوە شێکی مادی فیزیکی بەدەنی واقعیەتر گرتویان و قەڵاچیان کردو، گرتویان زیندانیان کرد، گرتویان کوشتویان، گرتویان خستوێنە زیندان، نانهێشتۆ هیچ تەشکیلات یعنی نانهێش چ بکەی خۆ دوژمن قەوی بووە ئەوان لە ئەوڵەوە بەسلا ئەوە بوون تاروماریان کردی ئەوە نان. بەڵام سەرڕای ئەوەش بەعزێک مشکلاتی دیکەش بووە،
ئەوش ئەوە اختلافات و چێشەکانی خۆشیان نەیهێش ئەوەندە زەرفیەتەش کە دەیانتوانی وەکو تشکیلاتی ژێرزەمینی وەکو مەخفی وەکو تشکیلاتی تەبعیدی لە دەرەوەی وڵات لەخوا نیشان بدەن ئەوانشان لەخوا نیشان نەدا. بۆچی لە کوردستان وانە بووە؟ شاید سوالی ئەسڵی و هاوڕێمان مەسەلەکەی ئەوەیە لە مقایسەدا دەڵێ لە کوردستان بۆچی وانە بوو؟ لەبەر لەحظاتێک هەیە لە تاریخی هەر میلەتێکدا کە ئەو لەحظاتە ئەگەر لەگەڵ شرایطی اجتماعی ئەو کە دەگونجێ ئەو لەحظاتە جوابی پێویست وەربگرێتەوە تشکیلاتێک یا جامعەیەک دەباتە قۆناغێکی دیکەوە. لە شرایطێکدا کە دەسەڵاتی سیاسی لە ئێران ئەولای پێکرا بوو، لە شرایطێکدا کە بۆنی فاشیستێکی مەذهبی لە هەموو لایەکەوە دەهات، لەو شرایطەدا تشکیلاتێک لە کوردستانی ئەحزابی سیاسی کوردستان بەشێکی یا هەمویان بە هەر حاڵ پەیدا بوون کە لە بەرابەر ئەو شەپۆلەدا مقاومەتیان کرد. بۆچی توانیان مقاومەتی بکەن؟ بە دلیل شرایطی اجتماعیەکەی. شرایطی اجتماعیەکە چ بوو؟ شرایطی اجتماعیەکە سیستەمی میلی بوو، سیستەمی مەذهبی بوو، ئەو تەبعیزاتە بوو کە لە تووری تاریخا لە خەڵکی کورد کرا بوو، وجودی سازمانی سیاسیش کۆمەکی کردبەوانە. ئەو لەحظە تاریخیەی کە خەڵکی کورد تەسمیمی بە مقاومەت گرت، ئەو وەختێک ئەوەی کە لە بەیانیەکەی کۆمەڵەدا خەڵکی کورد لە کوانووی تاقیکردنەوەدا هاتووە، خەڵکی کورد دەربووتی ئازمایش لەوەدا هاتووە، جوابی ئەو شرایطی اجتماعی کە ئەو وەختی بانگەوازی مقاومەت دەدا بە هەموو شێوەیە، دەڵێ بە دار، بە بەرد، بە تفەنگ، بە هەر شێوەیەک بۆ لە بەرابەر ئەو فاشیزمەدا کە خەریکە ژیان و ژیانی ئەوڕۆ ئایندە هاتووشمان دەخات خەتەرەوە مقاومەت بکەن. دێ ئەو جوابە تاریخیە بە کۆمەکی ئەو شرایطی اجتماعیە ئەو وەزعیەتە جیاوازەی لە کوردستان خوڵقاند، ئەو وەزعیەتە جیاوازە لە ئێران نەخوڵقا. ئەوە علەتەکەی ئەوەیە. بۆیە ئێستاش ئێمە ناتوانین دەور و نەخشی ئەحزابی سیاسی چەپنیشان بدەین لە پێکەنانی ئەو نوع تەشەکلانەی کە ئەوە بەرچاوی دەکەن بەو نسبەتەی کە لە کوردستان بوو، چونکە هەر بەو دەرەجەیە لە کوردستان خودتر تەوازۆنی خوا گۆڕا، هێزی چەکدار هەبوو، خودی تشکیلاتی مەخفی زۆرتر توانی دەوام بێنێ لە مقایسە دەگەڵ باقی شارەکانی دیکەی ئێران. دوای ئەوە تر پشتی جبهەیەک پەیدا بوو بۆ مبارزە و ئینقلاب. ئەو شرایطێکی دیچومان لە جوابی ئەو پرسیارەدا کە لە ناو هاتوو پێوەرەکان بۆ نزیک بوونەوە چین و چۆن دەبین. بە بڕوای من پێوەرەی ئەسڵی نیازمەندیهای خەباتی جەماوەریە لەناوە، خەباتی کرێکاران، خەباتی زەحمەتکێشان، خەباتی ئەو خەباتێک کە لە دەوری شعاری ژیان ئازادی شکلی گرتووە. ئەوە چ نیازێک هەڵدەگرێ جوابدانەوە بەو نیازەیە کە پێوەرە بۆ. مەسەلەن ئایا ئەوەی کە ئێستا ئێتلافی حەول و حەوشی کوڕیشا گرتویانەتە بەر، ئایا ئەوە جوابی نیازەکانی ژیان ئازادی داتەوە، جوابی نیازەکانی جەماوەری ڕاپەڕی و لەناوە داتەوە؟ تحلیلمان کرد، 1001 دلیلمان هەیە کە نەخێت جوابیەوە ناداتەوە. لەبەرەوە پێوەرەی ئێمە بۆ دوورکەوتنەوە لەوان ئەوەیە، یان ئێمە چاومان لەوەیە. دەمەوێت ئەوە لە مقابلەوەدا بڵێم کە ئێمە لەواقعدا پێوەرەکانمان سیاسین، ئیدئۆلۆژیک نین. ئێمە دەڵێ ئێمە کوردی بێدەسەڵات چ بکەین؟ بە بڕوای من زۆر وازەحە کە بەبێ ئەوەی کە ئێمە دەسەڵات لە تاران دەسەڵات لە مەرکەز ئاڵوگۆڕ پێ بکرێ، دەسەڵاتی سیاسی لە ئێران نەگۆڕێ، ئێمە ناتوانین تەوەقوعی دەستکەوتێکی پایەدار بکەین لە کوردستان. دەستکەوت ئەگەر هەبێ کاتی دەبێت لێمان دەستێننەوە. تەوە هاوسەنگی هێز لە ئێراندا بە قازان سەتی ئێراندا بە قازانجی ئێمە نییە. هەر دەستکەوتێک بێ هەر کاتی دێ وەکو ئەوەی بوو تا ئێستا. جا لەبەرەوە ئێمە دەبێ هاوپەیمانانی خۆمان بدۆزینەوە. هاوپەیمانانی ئێمە چێن؟ ئەوانەی کە هاوچارە نووسن دەگەڵ ئێمە، ئەوانەی کە خواست و داخوازیەکانی وەکو ئێمە، منشورەکانمان وەکو یەک وایە، متالباتمان وەکو یەک وایە، ئەوانە بدۆزینەوە و دەگەڵیان متحید بین. ئەو ڕەوتی یەشی لە دەستکەوتەکانی شۆڕشی ژینا هەر ئەوە بووکە ئەو نیازەی تامین کردو کە کورد بێدەسەڵات نییە. خەڵکی کورد ئومێدی پەیدا کرد بەوەی کە پێشواکی دەنجی خۆی لە سەتی ئێراندا بیستەوە. پرسیارێک کراوە سەبارەت بۆی کە باشە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و گەلی کورد و چەپ بۆ لەگەڵ هاوڕێیانی کاک سەلاحی مازووچی ئەوان یەک ناگرنەوە یانە. ئێمە حەزەکەمەوە لێرەدا بڵێم کە بە ئێبتکارێک کە زۆرێک لە هێزەکانی سیاسی چەپی ئێران تێدا دەرگیرن لە تەدارکی
بەڕێوەبردننی کۆنفرانسێکی هەمەگیر داین لە دەروە وڵات تەبعاً لەو کۆنفرانسەدا بۆ هیچ کەس بۆ هیچ کێزێکی چەپی لەو نوعانەی کە ئێمە دایانناسین و چەپی ڕادیکاڵیان پێ دەڵێن و چەپی ناسراوی ئێران و هەمووانە بۆ هیچ کام لەوانە مەنع نییە بۆ بەشداریکردن و مەنع نییە بۆ شرکەتکردن و ئومێدەوارین ئەوە ڕێگا خۆشکا بۆ ئێتلافاتی گەورەتر ئێمە و هەموو هاوڕێیانەی کە نزیکن لە حەسفکری و سیاسیەوە لە ئێمن هەر کێشەیەکیش بوو بێ هەر ناڕەحەتێکیش بوو بێ دەبێت لە پێناوی ئەو نیازانەی کە ئەو کۆمەلگای ئێستا لە بەردەم مایندادنێ ئەو ئینقلابە هێناوێتە گۆڕە لە پێناوی ئەوەدا دەبێت ئەوانە هەموو فرامۆش بکرێت چکە من لە جاوی پرسیاری هاوڕێیەکەی پێشودا وتم کە پێوەرەی ئێمە بۆ دووری و نزیکی خزمەتکردنە بە نیازهای ئینقلابێکی پێشڕە و کە ئێستا لە ئێران لە جەریاندا ئینقلابی ژینە خزمەتکردن بۆ ئینقلابە هەدەفی ئەسڵی ئەمەیە لە پێناوی ئەوەدا هەموو ملاحەزەیەک کێشەیەک دڵچرکینیەک اختلافێک کە بۆ حازرین وەلا بنین بەڵام بەو شەرتەی بە وەحدەت کۆمەک بکە و خزمەت بکە بەو شۆڕشە بۆ حرەکەت ئەوەی کە بۆچی کۆمەڵە باسی مافی دیارێکی چارە نووس ناکە وانە کۆمەڵە بناغی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی لە کوردستان لەسەرەوە دامەزراوە باسی مافی دیاریکردن چارنووسمان کردەوە دەشیکەین وە مهمە فقط نکتەکە ئەوەیە مافی دیاریکردنی چارنووس تاحقی جیابوونەوە ئەوە بەحسێکی سیاسی نەزەری مهمە بەڵام تۆ بۆ ئەوەی کە دەگەڵ خەڵکی خوزستان و دەگەڵ خەڵکی بەلوچستان متحدبی نابێ پێیان بڵێ خەڵکی بەلوچستان من ئەسەن خیاڵم هەیە ئەگەر شتێک بوو لێوە جیا دەبمەوە دێ بڵین من تا ئەو جێگایی کە بۆم بکرێ بە هەموو توانامانەوە پشتی تۆم پشت و پەنای تۆم تۆش پشت و پەنای من بە خەڵکی کورد بۆ ئەوەی بتوانێ داخوازەکانی مافە خوراوەکانی خۆی بەدەستبێنێ دەبێت پشتیوانی بکە لە مافی خوراوی خەڵکی بەلوچستان دێ پشتیوانی بکە لە مافی خوراوی کرێکارانی نەفتی جنوب دێ پشتیوانی بکە لە حقوقی ژنانی هەموو ئێران فقط لەو سوورەتەدا دەتوانێت پشتیوانی ئەوانی جل بکە بۆ لای خۆی سرنجی ئەوان ڕاکێشە بۆ لای داخوازەکانی خۆی جا لەبەرەوە بەڵێ ئەمە لەسەر ئەوە پێداگیری دەکەین بەڵام ئەولەویەتی تەبلیغی ئێمە ئێستا پێداگرتن لەسەر جیابوونەوە نییە ئەولەویەتی تەبلیغی ئێمە پێداگرتن لەسەر وەحدەت لە هەمان کاتدا ئەوەش وەکو حەقێک بەرەسمێت دەناسین سبەی ڕۆژە چ دەبێ ئاندی سیاسی ئێران دەزانێ و بڕیارێک ئێمە داوانە کتومان ئەگەر ئەو شەرتی ئێمە بۆمانەوە لەگەڵ لە چارچەوەی ئێراندا تحققی ئەو بەرنامەیە ئەگەر ئەو بەرنامەمان متحقق بێ ئێمە دەمێنینەوە لەگەڵ چارچەوەی ئێراندا ئەگە متحقق نەبێ هەوڵ دەدەین بە شێوەی دیکە متحقق ئایا دوای ڕوخانی ڕژیم ئەگەر ڕووبڕۆبوونەوەی چەکداری هەیە بەستگی هەیە بۆەوەی کە چ جۆر بڕوخێ بە شۆڕش بڕوخێ ئەوە مەسەلەن ڕژیمی شا بە شۆڕش ڕووخا بەڵام تا ماوەیەکی توولانی کوردستان تا 2 ساڵ مەسەلەن نەکەر بە ڕووبوونەوەی چەکداری تا نەبوو بەڵکە ئاماهەنگی و هاوکاریش بوو هەیەی نمایندگی بوو هەم ئەو لەبەرەوە من پێم وانی بەرەو ڕووبوونەوەی چەکداری سەرنوشتێکی قەتعی بێ کە بۆ ئێمەمانان کە هێزی چەکدارمان هەیە لە کوردستان دەبێت ڕێگای پێ بگرین بەڵام ئەساسی ترین ئەبزار بۆ ڕێگا پێگرتن هەر جنبشی جەماوەر و دەخالەتی خەڵک و حضوری خەڵکە لە مەیداندا شەڕی داخلی لە کوردستانی ئێران وەختێک ڕوویدا کە بە دەرەجەیەکی زۆر هێزی پێشمەرگە لە خەڵک جیابووە لە خەڵک دوور کەوتەوە یاری لە حەز عەمەلی و فەنیەوە لە مەسەلەی مامۆستاکان من پێم وایە کولەن ئێمە کتومانە حاکمیەتی جەماوەر وەختێک سبەی ڕۆژ قرار درا لە شارێک شوڕای شار تشکیل بدرێ لەبەر دەرگای شوڕا لە خەڵک ناپرسن تۆ کرێکاری تۆ مامۆستای تۆ سەروەتت چەندە تۆ چەند ماشین لەبەر دەرگەدا هەموو خەڵکەکە دێتە ژوورێ هەموو خەڵک دێتە ژووری انتخاباتەکەەوە و هەر ئینسان لە شوڕاشدا یەک ڕێی هەیە فقط مەسەلەوەیە لەو سیستمەی کە ئێمە باسی دەکەین فەزایەک فراهم دەبێ کە ئینسانێک کە بێ سەروەت و سامانی نییە کە جگە و پێگەیشی لە سەرەوەی ناو جامعدانە بۆ دوزی پاماڵکراوەکان بووە شرایطی بخۆڵخین کەەوەش بتوانێت دەنجی هەبێ ئەوەش دەنجی بێتە نێودەنگەکان وەش لە سیستمێکی شوڕایدا کەستا زۆر جگای ورکردنەوەی نیە کەوایە مامۆستایانی ئاینیا هەر کەسی دیکە ئێمە مخالفی
ئێمە تەرەفداری ئازادی بیر و باوەڕی ممکن مخالفی بیر و باوەڕەکەی بین لەبەرەوە مشکلێکمان دەگەڵ مامۆستایانی ئاینی ئەگەر مامۆستایانی ئاینی یار هەر کەسێکی دیکە بە ڕاشکاوی و بەبێشی لەو پیلە بێت پشتیوانی بکە لەو شۆڕشە و لەو خەباتە خۆ بە پێشوازی لە دەکەیت بەڵام یەک واقعیت بزانن ئەویش ئەوە کە جەریانێکی جیهانی بە ناوی ئیخوان المسلمین بە پارەی عەرەبستانی سعودی بە پارەی ئیماراتی متحدەی عەرەبی خەریکی کارە ئەو هەر لەو کوردستانی عێراقی کە ئێستا لێرە قسان دەگەڵ دەکەم ڕۆژ نییە لە گەڕەشێک لە محەلەیەک کە هیچ احتیاجی نییە مزگەوتێک بە پولی ئیماراتی متحدە دروست نەکرێت بە پولی حجاب لەسەری خانەوادە حقوقیان پێ دەدرێ بەش بە پێەوە کە چەندە کچی محەجەبەیان هەبێت پول خەرج دەکەن لە پێناوی ئەوەدا لە کوردستانی ئێران ئەوە ناکەن ئەگەر ئەوە بکەن دەبێت موازبی ئەوانەش بیناکەن دەبێت موازبی ئەوەش بین کە بە شێوەکی سازماندرا و ڕێکخرا و مثلەن کارێک نەکەن کە شۆڕشی خەڵک چاواشە بکەن یا ئەوە بەڵام دەرهەرحاڵ هەر چەندی ئەمە پشتیوانمان زۆرتر بێ پشتیوانی ڕاستەقینەی ناو خەڵک بۆ شۆڕشی ژینا و بۆ ئەو شۆڕشەی کە لە ڕێدایە و خەریکین بۆ ئەوە ئێمە پێشوازی لە دەکەینەوە بۆ معنای ئەمە دژیان نابین ئەمە دژی ئەو نوع پیلانجێڕی و حرەکەتی سازماندراون کە بۆ لەباربردنی شۆڕشێک لە جەریاندایە